عزیزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە ئەرکی دراوسێ لەسەر دراوسێ یاخود کۆمەڵێک التیزامات کۆمەڵێک هەڵسوکەوت گرنگە درو دراوسێ لە نێوان یەکترا ڕەچاوی بکەن لە بەرچاوی بگرن. ئەگەر بڕیار بێ ئێمە لە کۆمەلگایەکی مسلمان بژین و خۆشمان بە مسلمان بزانین و ئیسلام بین بەدڵنیا بێ پێڕەوکاری شەریعەت و وەروە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامین. و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا زۆر بە گرنگیەوە باز لە ڕێزگرتن وەروە ئەرکومافی دراوسێ کراوە. لەو سۆنگەیەوە من ئێمە لەگەڵ زانایەکی ئاینی گفتوگۆەکەین دەربارەی ئەرکومافی دراوسێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسر مستەفا. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر بە خێرایی چمە ناو بابەتەکەەوە مامۆستا ناسر بەرەوەرزی هاوین و گەرماچین ئێستا ئیتە سێبەر خۆش بووە. یەکێک لەو بابەتانەی لە هەرێمی کوردستان لە نێوان دوو دراوسێ و دوو کەسی نزیک دروسە بێ کێشە دروسە بێ زۆربەی کات هاوینان لەسەر وەسانی شوێنی ئۆتۆمۆبیلە زیادکردنی دراوسەیە بەردەم ماڵگرتنەکەیەتی. ئەم بڕیار بێ مسلمان بین و لەم کۆمەڵە مسلمانەیە بێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە و دراوسێ بکەین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا زۆر سواس بۆ میوانداریە. ئەوان یەکێک لەو شتانەی کە خوای پەروەردگار فەرمانی پێیەکە ئێمە جێبەجێ بکەینەوەیە چاکەکردن لەگەڵ دراوسەیە. أفرمي واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى والجار الجنوب والجار ئەفەرمێ خوای پەروەردگار سوبحانه وتعالى خوا فەرمانی کردووە ئێوە خوا بپەرستن و عیبادەتی بۆ بکەن و شەریکی بۆ بڕیار مەدەن و چاکە لەگەڵ دایک و باوکتانە بکەن دوایە فەرمێ و چاکە بکەن لەگەڵ دراوسێکەتانە. جا فەرمێ ئەو دراوسەیانەی کە لێتان نێزیکن ئەوەی کە لە تەنیشتانەوەن و بە ئەندازەی ئەوەی کە لێتانەوە نێزیکن ئەبێت چاکەکانتان ئاوا بێ. کەواتە یەکێک لەو شتانەی کە خوای پەروەردگار سوبحانه وتعالى فەرمانی پێکردوین ئەوەیە چاکەکردنە لەگەڵ دراوسەیە. و یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وصيت ئامۆژگاریمان بۆ ئەکا ئەوەیە فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم إلى جاري. ئەگەر باوەڕتان بەخوا بە ڕۆژی دوایەت ڕێز لە میوانەکانتان بگرن. لە دووەم بەشی فەرمودەکە فەرمێ ئەگەر باوەڕتان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە چاکە بکەن لەگەڵ دراوسەیە و ڕێز لە دراوسێ بگرن و بە حورمەت بن لەگەڵ دراوسەکانتانە. کەواتە یەکێک لەو شتانەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوین ئێمە وەکو مسلمان گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بکەین ئەوەیە چاکە بکەین لەگەڵ دراوسێدا. و ئەبی هورەیرە فەرمێ پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا کەسێکمان هەیە مسلمانێک هەیە نوێژێکی زۆری سونەتیە باسی فەرز نا هەر نوێژێکی زۆری سنەتی هەیە ڕۆژوێکی زۆری سنەتی هەیە سەدەقەیەک و ماڵبەخشینێکی زۆری سنەتی هەیە واتە هیچ فەرزەکانەکە بەڵام شتانەی هەر لە زیادە هەیە و لە سنەت هەیە بەڵام ئەوەیە وەلاکین ئەفەرمێ ئەوەندە هەیە ئەی پێغەمبەری خوا ئەوەندە هەم کەسە بە زوبانی دراوسەکەی حەزێ دەدا غەیبەتی ئەکا قسەی پێ ئەڵێ جنێوی پێدا لەوانەیە لە شوێنان باسی عیب و عاری بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەو کەسە بۆ دۆزەخە بۆ ئاگرە. دوایی فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکمان هەیە هەر نوێژە فەرزەکانەکە هەر ڕۆژووی سونە دەگرێ هەر ڕۆژووی فەرز دەگرێ سونەتی نییە لە ماڵبەخشینە لە ڕۆژووە لە نوێژە بەڵام ئەوەندە هەیە دراوسەکەی لە زوبانی ئەمینە لە چاوی ئەمینە لە دەستی ئەمینە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیە ئەمە بۆ بەهەشتە. کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکات لەم فەرمودەیە بەوەی کە بێ ئینسانی مسلمان دراوسەکەی لە دەستی ئەمین بێ لە زوبانی ئەمین بێ لە چاوی ئەمین بێ بەڕاستی ئەم دراوسەیە بیر نەکاتەوە لەوەی کە دراوسەکەی هەر بە خەیاڵیش ئازار و ئەشکەنجەیەدا. بۆیە ئەوەی کە ئەو باسی جەنابەت دەفەرمووی ئەوە هەموو ئەو شتانە ئەگرێتەوە. ئێمە ئەگەر بەڕاستی زانایانە فەرموون دراوسێ هەیە لەسەر دراوسێ چوار حەقی هەیە. حەقی دراوسەیەتی هەیە حەقی مسلمانەتی هەیە حەقی خزمایەتی هەیە دراوسێمان هەیە بە ئەندازەیەکی کەمتر هەر دراوسێ و مسلمان ئەمە دوو حەقی لەسەری هەیە. هەمانەکە غەیرە مسلمانە مسلمان نییە و لەوانەیە ئاینێکی تری هەبێ بەڵام حەقی دراوسەیەتی هەر لەسەر هەیە. بۆیە بەڕاستی ئێمە ئەبێت لە هەموو کات و ساتەکانە بۆ هەموو کایەکانی ژیانی خۆمان بگەڕێنەوە بۆ خزمەت قورئان و بۆ خزمەت سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا و
خی پەروەردگار سوبحانەوە تەعالا بەو شێوەیە نەسیحەت و ئامۆژگاری ئێمە ئەکەن کەواتە یەکێک لەو شتانەی کە ئێمە بەڕاستی ئەبێ لە ژیانی خۆماندا ڕەچاوی بکەین چاکەکردنە لەگەڵ دراوسەیە. ئەو فەرمودەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ جوبرائیل هات بۆ لام و ئەوەندە وەسیەتی بۆ کردم کە چاکە بکەم لەگەڵ دراوسەیە ئەفەرمێ هەتاکو وام گومان برد کە دراوسێ ئەگەر مرد دراوسەکەی میراتی لێ بێ. یعنی دراوسێ چۆن ئەگەر کەسێک بمرێ کوڕەکەی و کچەکەی دراوسەی میراتی لێ ئەبا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوبرائیل هات و ئەوەندە فەرمانی پێکردم چاکە بکەم لەگەڵ دراوسێکەمە وام گومان بر ئەگەر بمرم دراوسێکەم میراتم لێگرێ. کەواتە ئەگەر ئێمە بەم شێوەیە ینی بەو فەرمایشتانەی بەڕێزت فەرمانی ئیلاهیمان هەیە فەرمایشتی رسول الله صلی الله عليه وسلمانەیە کە بە چەند بەم جەختەکەنەوە لەسەرەوەی لەگەڵ دراوسێ باش بین. خێرە ئێمە وامان لێ هاتووە مەسەلەن من زۆرم بینیوە ینی بۆیە ئەم پرسیارەکەم بەتایبەت ئێستا لەم وەرزەیە تا وەکو مانگی 10 بەس لەسەر ڕاگررتنی شوێنی ئۆتۆمۆبیل لە سێبەر لە کۆڵان لە بەردە ماڵە ڕەنگە بەست بە هاوینان دەیان بۆ سەدان گرفت و کێشە لەنێوان دراوسەکان ها دروستە بێت جەتخوا حیفنیە مامۆستا لە کاتێکا کە ئێمە مسڵمانیش بین بەڕاستی ئەمە پێشێلکردنی حەقی دراوسەکەیە حەقی ئەو کەسەیە کە تۆ ینی بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ تۆ سیارەت هەیە هەر شتێکت هەیە هەر بۆ سیارە جاری وایە کابرا خان و دروزەکە ئەو ئەشیایانە بلۆکە چیمەنتۆیە لمە چەوە ئەیهێنێ لەبەر دەرکی دراوسەکەیان لە کۆڵانەکە هەڵی ئەڕێژە کابراگەر بێ بێتەوە ماڵەوێ کۆڵانێککە بەم جاو دێتەوە بەر دەرگاکەی خۆی ئەمە هەمووی لە ڕاستیدا حەق و پێشێلکردنی حەق و مافی دراوسەکەیە کۆمەڵگاکەیە بەگشتی ئێمە لە فقی ئیسلامیان شتێکمان هەیە ئەفەرمی ئەگەر کابرا وەختی خۆی ئێستا ئەوە خانوەکان مسلحەن ئەڵێ ئەگەر کابرا ئەگەر خانووی دروست کرد ئەگەر گوێسەبانەکەی کە دار بوو ڕەتیانەکەی بەسەر دیوارەکە ئەڵێ ئەگەر ئەوەندە ڕەتی کە خەڵک دراوسەکانی ئەو خەڵکەی کە لێ هاتوو چووەکە نەگەر زەرمەند ببن ئەبێ ئەو دارانە ڕەت نەکە ئەو گوێسەبانەی ڕەت نەکە بە ئەندازەی دیوارەکەی خۆی نەبێ کەواتە ئێمە ئیسلام فێری ئەوەمانەکە بەڕاستی پارێزگاری لە حەق و مافی یەکتر بکەین یعنی مسلمانەتی و دینداری هەر ئەوە نییە هاتو چۆی مسکەوت بێ هەر ئەوە نییە تۆ شیعارێکە هەبێ ڕیشێکت هەبێ من مامۆستای ئاینیم ئەمامەیەکم لەسەرا بێ بەڕێزێکی تر حاجیە و کەشیدەیەکی لە قوتابێ خوشکێکی بەڕێز محاجەبەیە و بەڵام تەماشاکەی هەڵسوکەوتەکەی لەگەڵ دراوسەکەی بەو شێوەیە نییە بۆیە ئیسلام بەڕاستی هەموو کایەکانی ژیان ئەگرێتەوە ئێمە لەمەوە فێر ئەبین ئەوەی کە جەنابەت ئەو مەوزوعە بازەکەی مەوزوعی تریشمانە ئێستا لە مەوسیمی پشووی هاوینین لەوانەیە هەر کەسێک لە ئێمە کۆمەڵک منداڵمان هەبێ منداڵێک دوان سییانمان هەبێ زۆر کاتەیە کابرا ڕۆژی لێ ئەبێتەوە مناڵەکەی دەرەکاتە دەرێ حتا ئێوارە جاری وا لە گەرمای نیوەڕۆیە تۆ تەماشاکەی کاتی ئیسراحەتە ئەو مناڵە دێ لەبەر دەرگاکەی تۆە جاری وایە دێ ئیسعاجەکە جەڕەزەیە لە ماڵەکەت و هەڵە دەستێنێ و ئەڕوا خۆی ئەشارێتەوە ڕاکە بەڕاستی ئەمە هەمووی پێشێلکردنی حەق و مافی دراوسێ و کۆمەڵگاکەی خۆتە بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر بڵین شوێنکەوتەی ئیسلامین و مسلمانی بەڕاستی ئەبێ ڕەچاوی ژیانی ئەو خەڵکە بکەین کە لە کۆمەلگایە لەگەڵیا ئەژین بە تایبەت ئەوانەی کە دراوسێمان و پێکەوە لە کۆڵانێک و لە گەڕێکێک و لە محلێکا پێکەوە ئەژین بەڕاستی ئەبێ پارێزگاری لە حەق و مافی یەک بکەین ئەگەر بەڕاستی من حەق و مافی ئەوم پێشێل کرد چۆن ئەگەر شتێکی دنیایی شتێکی مادی پارەیەک شتێکی خۆم پێویستە پچم گەرنی خۆمی پێ ئازاکەم و حەقەکەی بەمەوە ئەم حەقە معنەویش کەم کەسە ئەم دراوسی ئیزعاجەکەم بەڕاستی پێویستی بەوەیە حەقەکەی بۆ بجێڕمەوە بچم گەرنی ئازا بکەم کەواتە ئێمە ئیسلام فێرمانەکە بەڕاستی لە کۆمەلگادا حەق و ماف و ڕێز و حرمەتی یەکتر بپارێزی بامسا کێ بە دراوسێدا دەمرێ ئایا تەنها ئەو ماڵی کە لە پەنامایە لەسەرەوەمەیە یاخود لە خوارەوەمەیە یاخود سنووری دراوسەتی زۆر لەوە فراوانترە کە ئاینی ئیسلام و پێغەمبەر دوودی خوای لەسەر بە فەرمایشتی پێکردووی خۆی ئەگەر تەماشا بکەین بەو فەرمودانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەوە ئەکا باسی 40 ماڵ ئەکات لە چواردەورتەوە 40 ماڵ دراوسێتەوە حەق و مافی بەسەرتەوە هەیە ئەمە وەکو دراوسێتی وەکو مسلمانەتی تۆ ئەگەر تەماشا بکەین ئێمە ئەو کەسەی کە لە
شارەکەدا ئەژیە لە دیەکەیە ئەژێ لە شارۆچکەکەی ئەژێ بەڕاستی ئەمە هەمووی دراوسی یەکین و هەمووی حەق و مافێکمان بەسەر یەکەوە هەیە بەڕاستی ئەگەر هەر هیچ نەبێ ئەگەر لێکیش دووربی حەق و مافی موسڵمانەتیمان بەسەر یەکترەوە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی حەقی مسلمان لەسەر مسلمانەکە لە فەرمودەیەکە ئەفەرمێ مسلمان شش حەقی لەسەر یەکتر هەیە ئەبێ بۆ پێغەمبەر فێرمانەکات کە پارێزگاری لە حەق و مافەکانی یەکتر بکەین بەڕاستی لە کۆمەڵگادا ئەوجا ئەگەر ئێمە ئەگەر بڵێین بەس ئەوەندە ئەم ماڵی ئەم لامان تەنیشتمان و ئەم ماڵی تەنیشتمان دراوسێمان نوویکی تر کەواتە گوێ بە گەڕەک و کۆڵان و مەحەلەکە نەی بەڕاستی کەواتە هیچ بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە فێر بین پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە لای ڕاستەوە ئەوەندە ماڵە بۆ نمونە هەتاکو کۆڵانەکە تەواو بێ ئەمە دراوسێتن لە لای چەپتەوە بە هەمان شێوە لە پشتەوە هەتاکو فەرمودەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەم ماڵە لە چواردەوری خۆیدا 40 ماڵ بە دراوسەی حسابە و 40 ماڵ حەق و مافی لەسەری هەیە ئەجا تۆ هەر چۆنێک حسابی ئەەکەی بەڕاستی لە ئێستادا لەم سەردەمەی خۆماندا بەڕاستی ئەبێت تەماشا بکەی ئێمە بێ بە شێوازێکی تر بیر بکەینەوە ئەو محەلەیە ئەو منتیقەیی کە ئێمە تیای ئەژین بۆ نمونە کۆڵانێک گەڕەکێکە ناوێکی هەیە ئەم گەڕەکە هەمووی حەق و مافمان لەسەر یەکتر هەیە و لەوانەیە بە ئەندازەیەک یەکتریش زۆربەی خەڵک یەکتر بناسێ ئێستا بەڵام لەوانەیە هاتوو چۆ ئەوانە زەعیف بوو بێ بەڵام وەختی خۆی ئەگەر لە دیەکە 100 ماڵی تیا بوو بێ ئەم 100 ماڵە هەمووی خۆیان بەدراوسێ و بە خزم و کەسوکاری یەکتر ناسیوە زانیوە بۆیە بەڕاستی ئێمە هەمووی حەق و مافمان لەسەر یەکتر هەیە لە کۆڵان و لە منتیقەکانە بەڕاستی ئێمە هەمووی حەق و مافمان لەسەر یەکتر هەیە و ئەبێ پارێزگاری لە حەق و مافی یەکتر بکەین ماوەسا ناسر پەیامت بۆ ئەو کەسانی ئێستا زۆر جار ڕەنگە لە ڕۆژگاری کۆنا خانووی چەند تەبەقە زۆر نەبوو بێگەر هەبوو بێت تا و دەبات و تەبق زۆر ڕاقی بوو بێ لە کۆنا سێ تەبق بوو بێ ئێستا ڕەنگە خانە سێ خێزانی جیاواز لە تەنیشتێکە لە سێ قاتی جیاواز بژین یاخود ئەوانەی لە شقەکانە ئاژین یەک گوازەرەوە یان گشتیان هەیە بۆ نمونە یان باس لە گەڕەک کرد ئێستا زۆر جار کاتێک کە ئاوی ماڵان دێتەوە مەسەرەن بەلوعەکە زیاد لە پێویست بەکاری بین ڕەنگە دراوسێکت کەم بکە لە کارەبا ئێستا جاری وایە یەک محاویلە بۆ یەک گەڕەکە ینی هەموو ئەمانە لە چوارچێوەی ماڵەکەی خۆمانە ئەبێت چۆنێکیش دیسانە دڵمان لای دراوسەکانمان بێت چکە زۆر جاڵەیە چوار دیواریە و ئارزوی خۆمە و چیەکەم بەڵام ئەمەش دیسانەوە ئەمە گرنگە ئەزانی جوێن ئێمە گەر تەماشا بکەین ئەگەر لە کۆمەڵگادا و لە ژیانی خۆماندا هەڵسوکەوت و مامەڵەمان موسڵمانانە بێ یعنی بەو شێوازەی کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیانە ئەگەر هەڵسوکەوتمان بەو شێوازە بێ ئەبێ من بیر بکەمەوە لە ماڵێدا ئەگەر لە ماڵەکەی خۆمدا ئەگەر بە ئەندازەیەک زیاتر ئاو سەرف بکەم دراوسێکم بێ ئاوە بێ ئەگەر لەو زیاتر ماتۆڕی ئاوەکە بەکار بێنم ئەو بێ ئاوە بێ و ئاوەکەی ئەو حەق و مافەکەی ئەو بۆ من دێ ئەگەر گڵۆپێک زیاتر بەکاربێنم ئەو بێکارە بە ئەبێ ئەبێ ئێمە بەو هەست و نەستەوە بەڕاستی لە کۆمەڵگادا بە یەکەوە بژین ئەگەر وانەکەین بەڕاستی یعنی وەکو ئەوەی لێدێ کابرا هەرکەس بۆ خۆی بێ من بۆ خۆم تێرم دراوسێکم کەیفی خۆیەتی ئەمە ئیسلام بەم هەڵسوکەوتەی ئێمە ڕازی نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم هەڵسوکەوتەی ئێمە ڕازی نییە بۆ لەبەرەوەی گەرتەماشا ئەەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە زانایان باسی ئەکەن ئەفەرمون هەر ئەمەندە بەس نییە تۆ دراوسێکەت بۆ نمونە لە دەستت ئەمین بێ لە زوبانت ئەمین بێ لە چاوت ئەمین بێ بەڕاستی ئەمە بەشێکێتی بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیێت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانی هیچ کەسێک لە ئێوە تەواو نییە ئەوەی کە بۆ خۆتان پێتان خۆشە بۆ برا موسڵمانەکەشتان پێتان خۆش بێ کەواتە من ئەگەر پێم خۆش بێ بۆ نمونە لەم وەرزی هاوین و گەرمایەدا بە بەردەوامی ئاوم هەبێ بێ پێم خۆش بێ دراوسێکەشم هەیبێ ئەگەر پێم خۆش بێ بە بەردەوامی کارەبام هەبێ ئەبێ پێم خۆش بێ دراوسێکەم و ئەو خەڵکەسەی کە لە شار و شارۆچکەکەیە لەگەڵما ئەژێ بێ وەکو من بژیە کەواتە ئەگەر وامان کرد ئەوە نیشانەی دینداری و مسلمانەتی خواناسیمانە بەڵام ئەگەر وامان نەکە کەواتە ئەوە بەڕاستی نیشانەی پرسیار لەسەر دینداری و مسلمانەتی خواناسیەکەمان هەیە ئەو مەوزوعی باست کرد مەوزوعی بەرزبوونەوەی خانوو ئێمە بەڕاستی لە فقی ئیسلامیە ئەوەمان هەیە
ئەفەرمونون زانای ڕەحمەتی خۆیان لێبێگەر ئەم کەسە ئەوەندە خانووەکەی بەرز بوو یعنی زەرەدی بە دراوسەکەی ئەگەیان بەڕاستی ئەمە لەو کاتەدا ئەو دەسەڵاتی کە هەیە خانووەکەی پێ ڕائەگرێ و پێی تێگەیە بەڵام ئێمە ئێستا ئەڵێن چی ئەڵێن ئەو بڕیار و ئەو قانونانەی کە هەیە ئەو یاسایانەی کە هەیە ئەم کەسە مادام بە یاسای وەزعی ئەو یاسانەی کە دانراوە حکومەت و پەرلەمان ئیشی لەسەر کردو مادام ئەم کەسە بەو یاسایانە هەڵئەستێ و بەو شێوەیە خانووەکەیەکە لە ڕێی قانونیەوە ڕێگا پێدراوە بەڵام ئەگەر وەکو موسڵمان هەست بکە حەق و مافی دراوسەیەکەی پێشێلەکە و ناڕەحەتی بۆ دراوسەکەی دروستەکە بەڕاستی ئەبێ ئەم واز لەو شتە بێنێ بامستا ڕەنگە خزمەکەت کە دوورە لێتەوە هێندەی دراوسەکەت نەیبینی ڕوود بە ڕوویەکەوێ ڕۆژانە ئەیبینی و جاران ینی لە کوردەواری شاروا بووە جاری وایە لەگەڵ ماڵە دراوسەیەکا لێک خانوار ژیاون ئەوەندە لە یەکتری ئەمین بوون تا چەندێک گرنگە کە دراوسێ بەدەم خۆشی و ناخۆشیەکان یەکترەوە بێت لە پرسەیە لە خۆشیە گەر پێداویستێکی هەبووم بۆی پڕکەمەوە گەر حاجێکی هەبوو بەدەمیەوە بچم خۆی زانین چۆن ئێمە گەر تەماشا بکەین هەر لە ژیانی ڕۆژانەی خۆماندا زۆر بە یعنی ئەوەی کە ئەڵێن زۆر بە ئاسانی ئەو شتانە بۆ خۆمان بەدەست خۆمانەوە هەیە من بۆ نە لە لەگەڵ دراوسەکەی خۆمان لە کۆڵانەکەی خۆمان بەڕێستان یعنی ئەگەر پێویستیەکێت هەبێ براکە دەگەل لێت دوورە فریاد ناکەوێت باوکە دەگەل لێت دوورە فریاد ناکەوێت چێ فریاد دەکەوێت یەکەم کەس دراوسەکەت فریاد دەکەوێت کەواتە پێویستە بەڕاستی تۆ لەگەڵ دراوسەکەدا چاکە بکەیت پێویستە لەگەڵ دراوسەکەتا دڵ و دەروونێکی پاکت هەبێ یعنی ئێستا ئێمە بەڕاستی کە لە کۆمەڵگادا ئەژین و زۆر بەڕێسەیە ئاوە بەرنامەی ترمان هەیە کابرا پرسیارەکە ئەڵێ مامۆستا ناوێرم عەلاگەیەک بێنمەوە دراوسەکەم لە دەرگاکەیەوە لە کۆڵانەکە و مڕاقەبە مەکات چیم پێ ینی بەڕاستی ئەمە شتێکی دیاردەیەک و شتێکی ناشیرنە بۆ ئینسانی مسلمان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی من راقب الناس ما تهم بەڕاستی ئەوەی کە مڕاقەبەی خەڵک ئەکا و چاودێری خەڵکە بزانێت چیەکا و چی ناکا و هەڵسو کەوتی چۆنە ئەم کەسە بە خەم و خەفەتەوە بەڕاستی ئەمرێ کەواتە ئێمە بەڕاستی لە پێش کە سوکارەکەمانەوە زەرورە ئیسلام فێرمانەکە چاک بین لەگەڵ دراوسەکەمانە بۆ واتایی کە ئەڵێن چاکبین خراپەشمان بۆی نەبێ زانایانە فەرمونون یعنی ئاسایترین حەقی دراوسێ لەسەر دراوسێ وەیە کە تۆ پێی گەیشتی سەلامی لێ بکەیت یعنی تۆ جاری وایە کابرا دراوسەیەتی لە کۆڵانێکە ئەڵێ هەر نازانم ناوی چییە جاری وایە بەلایە ڕۆژ سەلامی لێ ناکە بۆ بەحسا بەمەم خەڵکە بەرەو پێشکەوتن و تەکنەلۆجیا و نازانم ئەوانە ئەڕە بەڵام بەڕاستی ئەمە هیچ پەیوەندێکی بە پێشکەوتنەوە نییە هەنی تۆ جاری وایە پێویستێکت هەیە بەخوا دراوسەکەت فریاد دەکەوێت کە سوکارە نزیکەی خۆ لە شارێک و لە شوێنی ترەوە فریاد ناکەوێت بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین وەکو موسڵمان بەڕاستی چاک بین لەگەڵ یەکدا دراوسەکان و ڕێگیری بکەین لە هەموو خراپەیەک لە هەموو کەم و کورتێک کە بەڕاستی بزانین تووشی دراوسەکەمانە بێ و دراوسەکەمان پێی ناخۆشە چۆن ئەگەر بەڕاستی ئێمە وەکو موسڵمان بیر لەوە ئەکەینەوە یعنی بە هەڵسوکەوتەکانمان لە کۆمەڵگادا خەڵک ناڕەحەت نەکەین بەڕاستی دراوسەکەەکەمان ئەولاترە لە ئێمە کە لە خەڵکی تر لەگەڵ ئێمەدا کە ناڕەحەتی نەکەین و بەڵکو چاکە و چاکە گوزاری لەگەڵا بکەین زۆر ڕاستە خوا دەست خۆش بێ مامۆستاگیان بە تایبەت لەسەر بابەتی دراوسێ زۆر جار بەداخەوە ناڵێم هەمووی چەند حاڵەتێکی کەممان هەبووە بۆ نمونە لەگەڵ کۆڵانێک لە گەڕێکێک کەسێک موسڵمانیە یان ڕەنگە ئیلتیزاماتی دینی نەبێ زۆر جار ئەوانی تر ئێمالیەکەن تێکەڵی ناکەن ئەمە بە کەڵک نیە ئەهلی مزگەوت نییە واجبی ئەمە نییە دەستی بگرین ڕێگەی نیشان بدەین بەسەری بکەینەوە تاوەکو ئێمەش ئەگەر خی گەورە کرد بێتین بۆ وەسایلێک بە سەبەبێک سیلەیەک بۆی ئەو هیدایەت وەربگرێ ئەمە ئەم بیرکردنەوەی بەشێک لە مسلمانان چۆن هەڵەسەنگێن خۆی بەڕاستی ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم مێژوو سیرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا کاتێکە چۆتە مەدینە جوولەکەی تیا بووە غەیری جوولەکەی تیا بووە وە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵسوکەوتی لەگەڵا کردوون لەگەڵیانە دانیشتووە بەڵکو کاتێک کە دەوڵەت و حکومەتی دروست کردووە مشارەکەی بەوان کردووە یعنی
ئێمە جاریوا هەیە ئەوەندەی بەرامبەرەکەمان لە هەڵسوکەوتی جوانمان دەرس و پندوەرەگرێ ئەوەندە بەوە و کابرا باوەڕی بەوە نییە، باوەڕی بە قورئان نییە، باوەڕی بە پێغەمبەر نییە، تۆ ئاەتی بۆ بخوێن تو حەدیثی بۆ بخوێن تۆ ئەم کەسە باوەڕی پێی نییە، کەواتە هیچ ئیسفادە ناکات. بەڵام لەوانەیە ئەم کەسە کە غەیری موسڵمانە لە کۆمەڵگاکەدا لەگەڵ من و تۆدا ئەژیە، لەوانەیە هەڵسوکەوتێکی جوانی من و تۆی مسلمان وای لێ بکە ئەم کەسە بڵێ مادام ئەو کەس ئیسلام ئەم کەسەی ئاوا بە ئەخلاق و یعنی فێری ئەو هەڵسوکەوتە جوانە کردو ئەم ئیسلامە کەواتەی ئەوەیە شایستەی ئەوەیە کە منیش مسلمان بم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرزی لە جوولەکە کردو کاتێک کە وەفات دەکا قەرزاری کابرایەکی جوولەکەیە، کەواتە بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە فێر ئەبین کە پێغەمبەر لەگەڵ جوولەکەدا لەگەڵ مەسیحیدا لەگەڵ غەیری موسڵماندا هەڵسوکەوتی کردووە، کڕین و فرۆشتن و معاملەی کردووە. بۆیە یعنی ئەگەر تەماشا بکەین ئەو کەسەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرزارێتی کاتێکە بە پێغەمبەرەگا و داوای پارەکە و قەرزەکەی لێ ئەکاتەوە کە ئەو جلانەی کە لەبەری پێغەمبەر سەڵسەلم کابرا ڕایەکێژەڵی ئەی محەممەد قەرزەکەم بەرەوە ئیمامی عومەر لی تووڕابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێی عومەر تووڕەمە بە تۆ بەم کابرایە کە من قەرزاریم بڵێ جوان داوای قەرزەکە و بکەرەوە بە منیش بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرزەکەی بەرەوە. کەواتە ئێمە ئەوە فێر ئەبین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کڕین و فرۆشتنی لەگەڵ غەیری موسڵمانە بووە، هەڵسوکەوتی لەگەڵ غەیری موسڵمانە بووە، دانیشتنی لەگەڵ غەیری موسڵمانە بووە، داعوەتی غەیری موسڵمان بووە. بەڕاستی ئێمە کاتێک کە دراوسەیەکمان هەیە لە کۆمەڵگای خۆماندا لە گەڕەکەی خۆماندا بەڕاستی بێ هەڵسوکەوتی جوانمان هەبێ. ئیسلام فێری ئەوەمانەکە بەڕاستی لە کۆمەڵگادا بەڕاستی هەڵسوکەوت و معاملەی جوان بکەین لەگەڵ هەموو خەڵکدا و بەڕاستی مسلمان ئەگەر دوو حەقی بەسەر ئێمەوە هەبێ حەقی مسلمانەتی و دراوسێتی ئەوش حەقی دراوسەیەتی و هاونیشتیمانی بەسەر ئێمەوەیە کە ئێمە بەڕاستی چاکەی لەگەڵا بکەین. مامۆستا لە کۆتاییە بە کورتی ڕێنمایی بێ بۆ کەسانی کە بۆن لە دراوسەیەکن دراوسێکی تریان ئاجز کردووە جاروای بینیمانە دوو دراوسێ لەسەر مناڵەکانیان شەڕیان کردو و دەنگیان لێکدا بڕوە بەڵام مناڵەکانیان دوای یاریان کردووە ئەمە بەسیترین نمونەیە. ئەزانی چۆن ئینسانی مسلمان بەڕاستی ئەبێ ئەوە بزانێ هەموو شتێک هەموو شتێک کە ئینسان ئەیکا لەم دنیاەدا خوای پەروەردگار لێپرسینەوەی لەگەڵاکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هیچ کەسێک لە ئێوە باش شەو نەخەوێ ئیلا وەسیەتەکەی لە ژێر سەریەوە بێ. لە درێژەی فەرمودەکەی ئەفەرمێ ئینسانی مسلمان نابێت سێ شەو زیاتر بە سەریا تێپەڕە دەنگی لەگەڵ مسلمانەکەیە نەبێت، لەگەڵ برا مسلمانەکەیە، لەگەڵ خوشکە مسلمانەکەیە. هەتا زانایانە فەرمون ئەگەر ئەم کەسە لەو ماوەیە مرد بەڕاستی لێپرسینەوەی سەختتر و قورسترە لەگەڵ کەسێکی تر کە بە دڵێکی سافەوە ئەمرێ. ئێمە ئەگەر تەماشا بکەین ئەفەرمێ سێ ڕۆژ لەسەر یەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئێستا کەسێک دێتە مزگەوت ئەهلی بەهەشتە. ئەفەرمێ هەر سێ ڕۆژەکە مراقەبەمان کرد چاودێریمان کرد یەک کەس بوو. هەر ئەهات و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئێستا کەسێک دی ئەهلی بەهەشتە. لە ڕۆژی سێیەمدا کە کابرا ڕۆیشتە دەرێ ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز بە دوایە ڕۆیشت و لەگەڵیا ڕۆیشت و وتی بە ئەی فڵان کەس من لەگەڵ باوکمان شەڕ و ئاژاوەم بووە و کێشەم بووە دەری کردوم ئەمەوێ بێم میوانی تۆ بم. فەرمی کرد و سێ شەو لەوێ مەڵە تەماشام کرد لە شەودا شەو نوێژی وای نییە، قورئان خوێندنی وای نییە، یعنی عیبادەتێکی وای نییە. ئەڵێ دوایی لە ڕۆژی سێمە پێم گوتم وەڵای من کێشە و مەشاکیلم نەبووە لەگەڵ دایک و باوکمە، بەڵام ئەوەندە هەیە سێ ڕۆژە تۆ دێیتە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمێ کەسێک دێتە مزگەوت و ئەهلی بەهەشتە. ئایا تۆ ئەو عیبادەتە چییە ئەنجامی ئەدەیکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەتی ئەوە بۆ ئەدا کە ئالی باشتی؟ ئەو سەحابە بەڕێزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وەڵای ئەوەندە هەیە من لەگەڵ خەڵکدا دڵ و دەروونێکی سافم هەیە، یعنی بغض و قین و ئەوەم نییە کابرا جاری وایە بەلایە ئەڕۆی تۆ کێشە و مەشاکیلێک هەیە لەوانەیە خەیاڵە ڕۆیوە سەلامی لێ ناکەی هەر ماوەیەکی زۆر هەر
لێت ڕەنجاوە یعنی قسە لەگەڵا ناکە سەلامی لێەکەی جواب ناداتەوە بۆ ئەم سەحابە بەڕێزە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە شایەتی بەهشتی بۆ داوە ئەوەیە کە دڵ و دەرونێکی سافیە بۆیە بەڕاستی ئێمە دراوسێکان لە کۆمەڵگای خۆماندا لە گەڕک و کۆڵان و شار و شارۆچکە و دیهاتەکاندا بەڕاستی ئەبێ دڵ و دەروونمان لەگەڵ یەکدا ساف بێ نابێ ڕق و کینە و بوغزی تێدا بێ بەڕاستی ئەگەر بەو شێوەیە هەڵس و کەوت و مامەڵە بکەین لەگەڵ یەکدا بەڕاستی لە دنیادا ئینسان ژیانی نامێنێ بۆ لەبەرەوەی تۆ هەموو خەڵک وەکو تۆ تەعامل ناکە هەموو خەڵک لەگەڵ تۆ مامەڵە ناکە بۆیە بەڕاستی ئەبێ بە دڵ و دەروونێکی ساف و سەلامەوە بەڕاستی هەڵسوکەوت لەگەڵ یەکدا بکەین دڵ و دەروونمان لەگەڵ یەک بێ لەگەڵ یەکدا پاک بێ نابێ بیر لەوە بکەینەوە من مناڵەکەم لەگەڵ مناڵەکەی تۆیدا دەنگە دەنگێکیانە بێ من بیکەم بە شەڕ و ئاژاوەیەکی گەورە ئەمانە منداڵن دوای سەعاتێک و یعنی چەند کاتێکی ترەچنەوە لای یەک بۆیە ئەبێ ئێمە حەق و مافی یەکتر بپارێزین و پارێزگاری لە یەک بین دەسەکانە خۆش بێ سپاس بۆ مامۆستا ناسر مستەفا مامۆستای عینی کە لە تەوەریە لەگەڵمانە بوو سپاسەکەین